بۆیە مامۆستا سعیدی نەورەسی بەدیع الزەمان مەلا سعیدی کوردی ڕەحمەتی نەورەسی دەفەرمێ زۆر قسەیەکی جوانی هەیە دەفەرمێ کە دەتەوێت بە سەربەرزی بژی قەت محتاجی خەڵک نەبی سیرکە پارویەک نان ئەو باسی فلسی ئەو زەمانەی کردو ئەگە بای فلسێک بێ پارویەک نانیش بای 10 فلس بێ کولێرەیەک بای 1000 دیناری تەبع بێ نان و کەبابێکیش پێچراوێتەوە لەولاوە بای 10,000 بێ لە دوو شوێندا یەکسانن هەتا لە بەردەم تادانراوە تۆ تا من نەکردووە هەردووشیان یەکسان لە نرخدا کە چووشە ئەودی و گەروتەوە لە قورک تا ترازە بەرەو مەعیدە و ڕیخۆڵەکان بەخوا دیسان هەر یەک سیعرە هەر یەکدووشیان وەکو یەکیان لێ دێ تەنها جیاوازیان لەزەت بردنی ئەم تۆزەی زمان و گەرووە تا خواردنەکە دەچێتە خوارەوە بۆ ماوەی چەند چرکەیەک ئەویان نانی وشکە ئەویان نان و کەبابە ئەو تۆزە فەرقێکی هەیە ناڵم مەخۆ هاتە باشی بخۆ بەڵام کاتێک کە نیتە خوای گەورە ڕەحمت پێ دەکا بۆ چێژ وەرگرتنێکی کاتی کە دەتوانی بە فلسێک تێربی پەنا مەبە 10 فلس سەرف بکەی چونکە بەخوا کاتێک کە نەتکڕیوە هەر یەک سعیدیان هەیە چونکە تۆ تا من نەکردووە کە دەژڕاتە ئەودی و قورکتەوە و پاشان دوو لە ڕووی جەنابتاندای دەنێەوە هەمووی هەر یەک بابەتە هەموو یەک نرخە هیچ جیاوازی نییە ئەو تۆزە چەژە بەچی لەزەت وەرگرە یەک تۆز خۆت برسیکە بەڕێزان جار هەیە ڕۆژە بە ڕۆژوو بە ئێوارە بەس بۆنی سەمونێکی گەرمت بۆ دێت خوا چەند خۆشە بەڵام وەڵی زۆربەی ماڵیش دەزانم بڕوا بکە مناڵەکانیان کە نان و گۆشتدا دەندرێ قێزی لێ دەکەنەوە هەر یەکی بەلایەکە دەڕوا ئەو دەچێت لە فێک دەخوا ئەو فنگەرێک دەخوا ئەو پسکیت دەخوا هەر بێزیان لەو هەموو نان و چێشتە خۆشە دەبێتەوە چونکە لەبەر چاویان کەوتووە هەموو دەمێ بووە چێژەکە تێر بووە ئەوەی تری کاتێک کە یەک تۆز هەر ئەگەر چێژی خواردن دەتەوە وەرگری یەک تۆز خۆت برسیکە یەک تۆز خۆت برسیکە بەلای نانەوەیە کە دەڕۆی ئەو نانەگەرمە لە هەموو شتێک خۆشترە هەر خوا ڕەمەزانان یەک جار نیشانی ئەومان دەدا کە بە ڕۆژووی ئەزانی تامی خواردن چەند خۆشە دووسێ پاروی یەکەمی کە دەخۆی بۆیە لە پێناوی چێژێکی چەند کات چرکەیی بە قورک تا تێدەپەڕێ هەوڵ مەدە زیادە ئیسرافی بکەی ئەگەر هەتە درێخی مەکە ڕەزین مەبە ئەگەر نیتە چاو لە دەوڵەمەندان مەکە دەتوانی تۆش چێژ وەرگری بەڵام ئەگەر لە پێناوی ڕازیکردنی قورکتا بۆ چرکەیەک بە فلسێک تێرت دەخوارد 10 فلست سەرف کرد ئەوە هەرزەترین جۆری ئیسرافە ئەوە دڵنیا بە تۆ ئەگە هەموو دنیا شتە بێ دایمە بە هەژاری دەژی حکومەتی ژوایە وەڵا لە ئاهەنگێکی سەری ساڵە بە $1 ملیۆن جاران سەرف دەکرد ئێستا ئەمجا موچەی پێ نادرێت ئەو هەرزەترین جۆری ئیسراف بوو لە پێناوی یەک تۆزێکە لە پێناوی سعاتێکە ئەو هەموو پارەی بە بەلاش دەبەخشیەوە ئێستا خاوەن حەقەکانیشی پێتێر ناکرێت ئێمەش لەسەر ئاستی تاکە لەسەر ئاستی خێزاندا پێویستە لەباری ئابووریدا بە خۆماندا بچینەوە